هەر سەبارەت با سەردانەکەی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بۆ بەغدا و کۆبنەوەی لەگەڵ چوار سەرۆکاتیەکەی عێراق من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژنەوە لەسەر عێراق لە پاریسەوە لە ڕێگەی سکایپ بۆ لەگەڵمە بێت. دکتۆر ئەم کاتتان باش. ئەم سەردانەی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بۆ بەغدا دەتوانێت چی لە پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و بەغدا بگۆڕێت یان ئەو کێشانەی لە نێوانیاندا هەن دەتوانێت چی بکات بۆ کێشانە چارەسەر ببن؟ ئایا حکوومەتەکەی سوودانی بەتایبەت لە ڕووی دابینکردنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستانەوە ئەتوانێت جیاواز بێت لەو حکوومەتانەی کە لە دوای 2014 دامەزراون، چونکە لەو کاتەوە بەشە بودجێ هەرێمی کوردستان نانێردرێت. خۆی کە بودجە بەشە بودجێ هەرێمی کوردستان نانێردرێت چنە کەم تەرخەمی بەغای تایە، ئەوەنەش کەم تەرخەمی خۆمانی تایە وەکو کورد، چونکە حکوومەتی سوودانی بەبێت کورد دروست نابوو لە بەغا. خۆتان نەزانن چوارچێوەی هەماهەنگی مستەحیلی کرد بۆی کورد بەشدار بێت کە ئەوانە و هاتم بۆ هەولێر هەرێمی کوردستان پیان و چیتانەوێ هەموو داواکار کورد ئەگەر تۆ هەش لاپەڕەیە بخوێنیتەوە یا حکوومەتی سوودان هەر هەموو دیتیا تۆمات و نەکراون بەڵکو کات زەمەنیشان بۆ دیاری کراو کەی ئەبێت جێبەجێ بکات و دانی و چوارچێوە ئاهەنگی واژویان و پابەندبوون خۆیان کارنامەیەوە دەربڕیەوە هەرشتیان تێ کردووە. لەبەر ئەوە ئەمەوێ بڵێم ڕاستە لەبەر کەم تەرخەمی هەبێت بەڵام هەرێمی کوردستانش هەیە بە بۆچ ئەم چوون ئەم سەردانەی جەناب حکوومەتی هەرێمی کوردستان بەغا پێشتریش کە سەرۆک چەند هەفتەی لە بەغا بوو بە چوونی هەر ئەو کاتە لە کەناڵەکەیەوە یە کەناڵێکی بۆ چوونم دەربڕی بە بۆچوونی هەفتەیەک ئەبێ یەکێک کەسات زۆر گەورەی هەرێمی لە بەغا چونکە بەغا هەرێمی کوردستانە و ئامادە سایەتێکی گەورەی هەرێمی لە بەغا فشار دەکات کە سوودانی نەتوانێت پابەند نەبێ بە کارنامەکەی خۆیەوە. بۆیە ئەمەوێ بە قسەیە کۆتایی وەڵامەکەت بێنم، بۆیە ئەزانی چۆن لە بەغا با چاوەڕوانی ئەوە نەبی هیچ بەڵێنێک کە هەر بەڵێنێک کە بە کورد درابێ جێبەجێ بکرێ بەبێ ئەوەی کە ئێمە فشاری بەردەوامان لەسەر بەغا بێ. بۆی فشاری بەردەوام لە بەغا بێ ئەبێ وەکو ئەم ئامادەی لە بەغا هەبێ. باشە دکتۆر، ئایا سوودانیە بڕیارەدات کام کێشانە چارەسەر ببن و چارەسەر بکرێن کە لە نێوان هەولێر و بەغدا هەن بەتایبەت لەسەر پرسی بودجەیە یان بەڕاستی لایەنە سیاسیەکان بڕیارەدان؟ وەرەکە کۆڤان گوێم لە پرسیارەکەت نەبوو بۆم دووبارە یەکەمەوە ئەڵێم ئەوەی کە لە بەغدا کێشەکە یەکلایی کاتەوە ئایا محەممەد شیع سوودانیە یان هەر بەڕاستی چوارچەوەی هەماهەنگی و لایەنە سیاسیەکانن؟ زانی چۆن محەممەد شیع سوودانی یەک کورسی هەبوو لە پەرلەمان تا سەدرەکان نەکشانەوە کە سەدرەکان کشانەوە بوو بە 3 کورسی و 3 کورسی لە پەرلەمان هەیە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم لە بیرمان نەچێ هەرگیز هاوەرگیز تۆ ناتوانانی لە کۆنتێکستی ئێسایا سەرۆک وەزیرانێکت هەبێ کە زۆر بەهێز بێ. کۆنتێکستی عراقی و هەلومەرجی عراقی ڕێگە نادات سەرۆک وەزیرانێکی بەهێزت هەبێ. هەمیشە بێ سەرۆک وەزیران لاواسترین بێ بۆ ئەوەی چوارچەوەی هەماهەنگی و حیزبەکان بتوانن بەو ئاڕاستەیە بیبن کە خوانەوێ. بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ نەخێر ئەبەد هەرگیز محەممەد شیع سوودانی نییە. بۆیە من لە وەڵامی پرسیارەکەی پێشوا پێم وتی ئەبێ کەسایەتیە بەهێز و کارەکانی هەرێمی کوردستان هەفتەی جارێک لە بەغا بن بۆ ئەوەی ئەو چەقۆیەی کە پێیانە لەسەر ملی کادرە باڵەکانی چوارچەوەی هەماهەنگی بێ کە پەشیمان نەبنەوە لەو بەڵێنانەی کە بە کوردیان داوە بەبێ ئەو ئامادەیە بەهێزە لە بەغا و دیالۆگی شەوانە بە تایبەتی شەو بە ڕۆژنا لە ڕۆژە باوەڕت بە دیپلۆماسی نەبێ لە بەغا. دیپلۆماسی ڕاستەقینە شەو ئەکرێ و لە ژوورە داخراوەکان و لە داعوەتەکان و لە ماڵە تاریکەکانە ئەکرێ بەبێ ئەوە ممکن ئێمە بتوانین داواکاریەکانی کورد. دکتۆر گەشببینی یان ڕەشببینی سیرکە بۆ یەکەم جار من کەمتر ڕەشبێنم ناڵم گەشتبێنم بۆ یەکەم جار ئەڵم کەمتر ڕەشبێنم لەبەرچی لەبەرەوەی ئێستا بەغا پێویستی بە کورد هەیە. با من نهێنێک بە تۆ بەڵام سیرکە تا ئەم چرکە ساتە جۆ بایدن تەلەفۆنەکەی هەڵنەگرتووە کە لەگەڵ سوودانیا قسە بکە و پیرۆزبایی حکوومەتەکەی
لێ بکات بەردەوام ئەکتەرە پلە 3 و پلە 4 و پلە 5ەکانی کۆشکی سپی تەلەفۆنیان بۆ سوودانی کردووە ئەمە خۆی بۆ خۆی ئاماژەیەکی زۆر جێگای تێڕامانە هەم لەلایەن سوودانی و هەم لەلایەن چوارچەوەی هەماهنگگیەوە کە گەورەترین هێزی دنیا کە ئەمریکایە کە هەموو پارەی عراق لە ژێردەسی ئەمریکایە تا ئێستا سەرۆکەکەی ئامادەنێ نە داوەتنامەی فەرمی بۆ بنێرێ نە تەلەفۆنی بۆ بکە بۆ پیرۆزباییەکە لە هەمان کاتە سوودانی تەواو وشارە بەوەی کە کۆشکی سپی پەیوەندیەکی استراتیژی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە هەر هیچ نەبێت لەم بوارە حکوومەتەکەی سوودانی و چوارچەوەی هەماهنگگی پێویستیان بەوەیە کە کورد ڕۆڵێکی پۆزتیڤ ببینێ لە نێوان ئەمریکا و حکوومەتەکەی ئەوە کۆمەڵێک هۆکاری تر زۆر بەم دەدەقەی بەرنمەکەی ناتوانم باسییان بکەم بۆیە بە کورتی ئەڵێم بەڵێ ئەتوانم گەشتبینیەکی ڕێژەیم هەبێ بە مەرجێک کە کورد ئامادەیەکی بەهێزی هەبێ لە بەخا کە چوارچەوەی هەماهنگگی ئامادەی ئەوەی تیاابێت کە بەشێکی گرنگ لە داواکاریەکانی کورد جێبەجێ بکە و لەبیرت نەچێ یەک ڕستا چوارچەوەی هەماهنگگی وەکو سەدر عقلێتێکی شۆڕژگێڕانیان نییە عقلێتی پراگماتیک و ئیدارەی دەوڵەتیان هەیە ئەیانەوێ هەرچوونێک بووە تەمەنی ئەم حکوومەتە بۆ 4 ساڵ درێژ بکەنەوە زۆر باشە لەگەڵ لابێوەکو هاوپەیمان ئەوە نەبوو ئەوان باشترە باشە دکتۆر وتت کەمتر ڕژ بینم گەشتبینیەکەشت ڕێژەیە بۆچی ئایا چوارچەوەی هەماهەنگی و حکوومەتی عێراقی ئەوێت ئەو کێشانێکی هەیەی لەگەڵ هەولێر چارەسەریان بکات چونکە خۆشت بەر لەوەی حکوومەت پێک بهێنرێت سەردانی سەرکردە سیاسەکانی عێراقت کرد بوو ئەوانەی کە بەرپرسی باڵای حزبەکانن هیلایەنە شیعەکان ئەوانت بینی بوو ئایا بەڕاستی ئەوان حەزەکەن کێشەکانیان چارەسەر بکەن ئەو نیەتیان هەیە کێشەکان چارەسەر بکەن لەگەڵ هەرێمی کوردستانە پسێکە ئەوان ئێستا لەم چرکە ساتی ئەوەنە لە قاعیدە جەماوەرەکەی خۆیان نەترسن ئەوەنە لە کوردستان ناترسن یاخود بە زمانێکی تر بە گزارشتێکی تر بێڵم ئەوان ئەوەندەی کە خۆیان ئامادە کردو بۆ تەقینەوەی گەورە لە باشووری عێراق لە بەسرەوە هەتاوەکو ئەگاتە بەغا تەقینەوەی کۆمەڵایەتی تەقینەوەی ژەنەراسیۆنەل یعنی با بڵێن جیلینەوەی نوێ تەقینەوەی بزوتنەوە کۆمەڵایەتەکان سندیکاکان هەموو ئەمانە بە ئەوەی کە تەقینەوەی بزوتنەوەی سەدر ئەوەی لەمە لەم مۆتەکانە ئەوەنە لە کورد ناترسن بۆی ئانەوێت بە هەر جۆرێک بووە لە یەک کاتا 3 تەقینەوە ڕوونەدا تەقینەوەی کوردی و تەقینەوەی سونی و تەقینەوەی شیعیکە لە هەمووی خراپتر تەقینەوە شیعەکەی بۆیە بە جۆرێک لە جۆرەکان هەست بەوەکەم هەستم پێ کردووە کە گۆم لەگەڵا کردوون کە کورد ئەگەر بێت پێویست بڕاتە پێشەوە پێم وایە ئەم سەردانانە گرنگەکان لەوەیە کە مەسیژی پۆزتیڤانە یعنی با بڵێن ئەرێنیانە ئەنێرێت بۆ بەغا ئەوان بە جۆرێک لە جۆرەکان ئیرادەیەکی ڕێژەییان هەیە بەوەی کە تەقینەوەی کوردی بە جۆرێک لە جۆرەکان چارەسەر بکەن ئیتر بە هەر نرخ باش یەکێکی تر لە کێشەکان با بڵێن نەبوونی یاسای نەوت و گازە ئەوانیش بەڵێنیان بە کورداوە کە هاوپەیمانی دارەی دەولیان پێکێناوە کە یاسای نەوت و گاز دەربکەن ئایا لە سەردەمی سوودانیە ئەم یاسایەدا دەچێنرێت و خلافیشی نەبێت لەگەڵ هەرێمی کوردستانە یعنی ڕێگری لە هەرێمی کوردستانە بکات لە فرۆشتنی نەوتەکەیە یعنی هەردوو لا ڕازی بن سیرکە گرفتەکە ئێستا ئەوەنەی لە ناو چوارچەوەی هەماهنگگیایە لە نێوان کورد و بەغانیە کورد و هەولێر و بەغا هەرێمی کوردستان و عراق بە جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتون لەسەر ئەو یاسا یعنی لەسەر چوارچەوە گشتەکە ڕێکەوتون گرفتەکە ئێستا لە ناو ماڵی چوارچەوەی هەماهنگگیایە کە هەمویان لەسەر ئەو چوارچەوە ڕازینین ئەوانش بوون بە دوو بەرەوە بەرەیەکیان پیان وایە کە ئەم پرۆژە یاسایی نەوت و غاز سەرچاوە سروشتەکان کە ئامادە کراوە و ئەبێ لە ماوەی 6 مانگا بنرێ بۆ پەرلەمان و کۆتایی پێبێ و تەبەنی بکرێ بەشێک پێیان وایە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی عراقی عەرەبی نییە وەرزیاتر لە بەرژەوەندی عراقی کوردیە ئەگەر ئەم گزارشتە ڕاست بێ بەشێکی تریشان پێیان وایە ئەمە ڕەنگە تاکە هینێک بێت ڕێگایەک بێت چارەسەرێک بێت بۆ ئەوەی ئیتر گرفتەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغا کۆتایی پێبێن هەرچەند باژەکەشی کەمێک ئەڵەن زۆر باش با ئێمە هەر تەبەنی بکەین دکتۆر دوایین پرسیار مەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە سوپاس دەکەم حکوومەتەکەی سوودانی جیاوازە بێت لە حکوومەتەکانی پێشخۆی یاخود هەمان سیاسەتە بێت و تەنها دەموچاوەکان گۆڕاون
نا ئێمە هەڵاکەین ئەگەر بڵین هەمان حکوومەتە کۆنتێکستەکە گۆڕاوە هەلومەرجەکە گۆڕاوە بارودۆخی جیهانی گۆڕاوە پەیوەندی بە ئێران و تورکیا و وڵاتانی کەنداوە گۆڕاوە پەیوەندی بە یەکێتی ئەوروپا و ئەمریکاوە هەموو ئەمانە گۆڕاون پەیوەندی یەکێتی و پارتی خۆیان گۆڕانکاریان بەسەرە هاتووە پەیوەندی نێوان شیعەکان سەدر و چوارچەمەی هاهانگی گۆڕانکاری گەورەی بەسەرە هاتووە سونەکان پەیوەندی نێوان حەلبوسی و خەنجەر گۆڕانکاری بەسەرە هاتووە هەموو ئەم گۆڕانکاریانە وا لەواکەن کە ئێمە ناتوانین بڵێن حکوومەتەکەی سوودانی هەمان ئەو حکوومەتانن کە لە 2023 تاکو ئێستا دروست بوون بە پێشانەوە بەڵامی تر لەگەڵ ئەمەشا من بەم ڕستەیە کۆتایی وەڵامەکەمێنم ئەوەیە کە تۆ لە ناو ئیدارەکردنی چوارچێوەی هێزای لە ناو ئیدارەکردنی پەیوەندی هێزای ئەگەر بە شێوەیەکی پراگماتیکیانە و عەقڵانیانە ئیدارەی ئەم پەیوەندیانەی هێز نەکەی لە کۆتاییە لەسەر سەطحی شەترەنجەکە کشمەلیکت لێکرێەوە دۆڵێ. زۆر باشە سپاس بۆ دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژنەوە لەسەر عێراق کە لە پاریسەوە لەگەڵمان بووی.